بەناوی خوای گەورە و میهرەبان من بەشداربوویەکی پرۆگرامی دیبلۆمی وەرگێڕانم لە ئاوات ئەکادیمی لە وڵاتی بەریتانیا دەژیم. زۆر خۆم بە خۆشحاڵەزانم باسی ئەزموونی خۆمتان بۆ بکەم لە ماوەی ئەو 6 مانگەی کۆرسەکەم کە سوپاس بە خوای گەورە هەموویم تەواو کرد. بەڵام لە سەرەتادا دەمەوێت زۆر سوپاسی مامۆستاکانم بکەم کە زۆر ماندوو نەناسن لەگەڵ ئێمە دەستخۆشیانێ دەکەم ڕاستی کە خاوەن ئەزموون و پسپۆڕی تەواون لە بوارەکە. من خۆم کە بەشداریم کرد لە ئاستێکی بەڕاستی ینی زۆر سەرەتایی دابووم لە ڕێگەی چانەڵی یوتیوبی مامۆستا ئاوات چەند چیرۆکێکی زۆر خۆش و ناوازەم گوێگرت. ینی هەر ئەوەش بوو وای لە من کرد کە بەبێ دوو دڵی بەشداری لەم خولە بکەم. لە مانجی یەکەم تا کۆتایی کورسەکە هەموویم تاوا کرد سوپاس بە خوای گەورە. ئێستاش کە کۆرسەکەم تاوا کردووە گەیشتومە ئاستێکی کە خۆشم تەوەقعی ئەوم لە خۆم نەدەکرد. ینی ماجیک کۆرس بەڕاستی کۆرسەکە مەنهەجێکی ئاڵتوونی کاریگەری هەیە کە زۆرترین بابەت لە کەمترین ماوەدا دەخوێندرێت کە ئەویش ڕێگەی فێربوونی وەرگێڕانی ئینگلیزی و گوێگرتن قسەکردن لەلا زۆر ئاسان دەکا و زۆر خۆش دەکا چێژبەخشە. بە باشترین شت کە لەم کۆرسەدا هەیە هەموو ئەوانانە ئەخوێنی کە هەفتانە تێستت پێ ئەکەن تاکو بزانن ئاستی تۆ تا چەند گۆڕاوە. ئەوەی منیش لەم پرۆگرامەدا ئەمویست پێی بگەم باشترکردنم لە گوێگرتن و خوێندنەوە و نووسین و قسەکردن هەموو ئەمانەش لەم پرۆگرامەدا بە شێوەیەکی زۆر چڕ و پڕ هەیە. ئەلحەمدولیلا من پێیگەیشتم سوپاس بە خوای گەورە توانیم لە ماوەیەکی کەم لێرە لە وڵاتی بەریتانیا مەهەلی خوێندنم پێ بدرێ و کارکردنم دەستکەوێت. لەو ماوەیە لە ئاستێکی سەرەتا بۆ ئاستێکی پێشکەوت و توانیم خەونەکانم بێنمەدی لە ئاوات ئەکادیمی. لێرەوەش دەمەوێت بڵێم زۆر سوپاسی مامۆستای بەڕێز مامۆستا ئاوات دەکەم کە هەفتانە لە زوومەکان لەگەڵمان ئەرک و ماندووبوونێکی گەلک زۆری بینی. خوای گەورە تەمەنیان درێژ بکات و سەرکەوتویان بکات. بەڕاستی ئاوات ئەکادیمی خۆی موعجیزەیەکە بۆ خوێندنی ئینگلیزی لە وڵاتی خۆماندا. خوای گەورە تەمەنی درێژکە دەست بە تەمەنتانەوە بگری ئینشاء ئەڵڵا. زۆر سوپاس.